گوارا نیوزویکا ئەمریکی بابەتێک بەڵاوەکرد تێدا دیار دکەتن کو سەرۆکێ ئەمریکا ڕادگەیەنیتن وی کۆمبوونێک دەگەڵ چەند بەرپرسên عێراقی ئەنجامدا بوو ئەو بەرپرسژی بگەندەڵ ناساندن ولدوردا ئەندامەکێ لێژنا دەستپاکیا پەرلەمانە عێراقێ لوما سەرۆکی ئەمریکا دکەت کو بوو وان بەرپرسان ئاشکرا ناکات. السيد ترامب وهو أقوى قوة في العالم. سید ترامپ هێزا هەری مەزنە لە جیهانێ ئەو ددە ئەو دستینە مادەم ئەو دزانیت پارەدانەکێ و کینە دز بۆچی وان سزانادە چ ماڵی پرسینێ ناکە و ناوێنوان بەرپرسێن دز یەن عێراقی ئاشکرا ناکات ئەو خەتابارە. ئەندامێکی کورد لە پەرلەمانە ڕادگەنیت کۆ ڕۆنیشتنا ترامپی دگەڵ چەند بەرپرسێن گەندەڵ جێ سەرسوڕمانەیە و بۆچی وان بەرپرسان لا نادات. مستغرب ئەوە کۆ ئێکێشتی ترامپی بێشتە نەزل گەل کۆمەکە دزیکەرا ڕینشتم و هەمان وەختیدا پشتەوانیە ڤە دزیکەرات کەتن هەوڵ نادەتن کۆ ڤە دزیکەرا لاب دەتن ئەڤەیە یا جهێ سەرسۆمانی کۆ دەولەتێکە گەشتی ئەمریکا ڕینشتنێت وێل گەل دزیکەرا بن. پاشی کو سەرۆکێ ئەمریکا چەند بەرپرسێن عێراقی بتومەتێن گەندەڵیە ناساند چالاکوانێکە سیاسی عێراقی ڕادگەیەنیتن کو باشترین کار حکوومەتە عێراقی دەست پێ بکات پەڕەکان و هەڵدەتدا و وان گومانان لەسەر خۆ ڕاکەت و گەندەڵ و پاکێن حکوومەتێ دیار بکات. الصورة الذهنية للعالم وليس فقط ترامب. نبس ترامب وها دبيجه اف وينك خلك همي دبينن كو عراق ولاتك جندل وجندل كاره اف لسر عراقيان بكنايه اوج حكومه عراق ديغرا اف جي رولك ديا دكوا سر ملين حكومته كوفي غومانيل سرخو نهيلا و بينغاوين ويرك راست واقعي بهاويجا وبزانا كو دبا جندل كارد حكومته دهبن لاو نوينرتيا حكومته هميه ناكن. الدور توماتیان سەرۆکی ئەمریکا دەربارەی چەند بەرپرسێن عێراقی وێ پەیامێ ڕادگەیەنیتن کۆ عێراق هەر ساڵە 2003 و هەتانەها دووبارەکی ئاڵوزدا دووبووریت و بۆ جواب وێ گەندەڵیەژی وڵاتیان عێراقی دەنەبە. لە بەغدا نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.